سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. مەترسی لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی خەڵکی شاری بانە، گەمارۆدانی شاری کۆبانێ و بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە ڕژیم بۆ سەر ڕۆژئاوای کوردستان، زیندووبوونەوەی داعش لە شاری ڕەقا، گواستنەوەی 7,000 بەندکراوی داعش بۆ عێراق و لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. مەترسی لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی خەڵکی شاری بانە. بەپێی راپۆرتەکان، هاوڵاتیەکی خەڵکی شاری بانە کە لە ساڵانی ڕابردوو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارێ بەسەرا سەپێنراوە، مەترسی لە سێدارەدانی لەسەرە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، دۆسیە ئەو بەندکراوە سیاسیە بە ناوی یوسف ئەحمەدی بە مەبەستی جێبەجێکردنی حکومەکەی ڕەوانەی ناوەندە پەیوەندیدارەکان کراوە. جێگای ئاماژەیە ئەو هاوڵاتیە ڕۆژی یەکشەممە 7 گوڵانی 1399 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان بە تۆمەتی بەغی لە ڕێگەی بەشداری لە یەکێک لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان حکمی سێدارێ بەسەردا سەپێنراوە. خۆکوژی دەست بەسەرکراوێکی شۆڕشی ژینا لە شاری سەردەشت. بەپێی راپۆرتی گەیشتوو، هاوڵاتیەکی خەڵکی شاری سەردەشت کە لە ڕەوتی شۆڕشی ژن-ژیان ئازادیدا دەست بەسەرکرا بوو، بەهۆی گوشاری ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی کۆتایی بە ژیانی هێنا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو هاوڵاتیە بە ناوی دڵشاد محەممەدی ڕۆژی دووشەممە 18 مانگی بەفرانباری 1402 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە بە توندوتیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گورتوخانەکانی ئەو ناوەندە دەکرێت. ناوبراو پاشان ڕێکەوتی 12 ڕێبەندانی هەمان ساڵ بە دانانی بارمتەی 500 ملیۆنی بە شێوازێکی کاتی ئازاد دەکرێت. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە. بەپێی راپۆرتی گەیشتوو، هاوڵاتیەکی خەڵکی گوندی هویە سەر بە شاری سنە کە لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵکدا دەست بەسەرکراوە، هێشتا چارەنووسی دیار نییە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، ئەو هاوڵاتیە بە ناوی ئارتین ڕۆستەمی سەرەڕای تێپەڕبوونی چەندین ڕۆژ لە دەست بەسەرکرانی نەک تەنیا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە، بەڵکو سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو بەندکراوە زانیاریەک لە بەردەستانیە. گەمارۆدانی شاری کۆبانێ و بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە ڕژیم بۆ سەر ڕۆژئاوای کوردستان. بەپێی ئەو وێنانێ بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، سەرەڕای بڵاوبوونەوەی هەواڵی ئاگربەستی نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و چەکدارانی سەر بە حکوومەت، هێشتا هێرشەکان بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بەردەوامن. بەپێی راپۆرتی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک، شاری کۆبانێ لە ڕۆژئاوای کوردستان بە توندی لەلایەن چەکدارانی حکوومەت و ئەرتەشی تورکیاوە گەمارۆ دراوە. هەروەها حکوومەتی سووریا بە مەبەستی شاردنەوەی جەنایەتەکانی هێڵی ئینترنەتی لە ئەو شارە و دەوروبەرەکەی داخستووە. شایانی باسە هاوکات لەگەڵ گوشارەکانی حکوومەتی ناوەندی ڕژیمی تورکیا ژمارەیەکی زۆر کەرەستە و هێزی سەربازی ڕەوانەی سنوورەکانی ئەو شارە کردووە و مەترسی کۆمەڵکوژیکی بەرفراوان لە ئارادایە. زیندووبوونەوەی داعش لە شاری ڕەقا. بەپێی دوایین هەواڵەکان، شانە نوستووەکانی داعش لە سووریا زیندوو بوونەتەوە و دیسان چالاکیەکانیان لە شاری ڕەقا دەست پێ کردووە. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتوون، چەکدارانی گروپی جیهادی داعش کە ئێستا لە گروپی تەحریر ئەلشامدا بەردەوامی بە چالاکیەکانیان ئەدەن، بە هەڵکردنی ئاڵای داعش ببورن بە هەڵکردنی ئاڵای داعش لە شاری ڕەقە و هەروەها وتنەوەی وتارەکانی سەرکردە پیشوەکانی داعش کە کوژراون، هەوڵی ئەندامگیری و عەلەنیکردنەوەی چالاکیەکانیان ئەدەن. شایانی باسە لە ساڵانی ڕابردوودا بارەها بەرپرسانی ئیدارەی خۆسەری ڕۆژئاوای کوردستان سەبارەت بەسەر هەڵدانەوەی داعش لە ناوچەکە هۆشداری دابوو، تەنانەت پشتیوانیەکانی ڕژیمی تورکیا لە ئەو گروپە ئاشکرا کردبوو. پشتیوانی کوردانی ئەمریکا لە بەرخۆدانی ڕۆژئاوای کوردستان.
ڕۆژی ڕابردوو لە بەردەوامی ناڕەزایەتیەکانی نەتەوەی کورد لە ئەوروپا و وڵاتانی دیکە کوردانی ئامریکا لە بەردەم کۆنگرەی ئامریکا لە شاری واشنگتۆن کۆبوونەوە. بەپێی دوایین راپۆرتەکان بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشت دژ بە حکوومەتی کاتی سووریا، ڕژیمی تورکیا و ئەو چەکدارانەی کە پشتیوانیان لێوە دەکەن، هەروەها بە هەڵکردنی پلاکارد وێنەی گیانبەخکردووانی شۆڕشی ڕۆژئاوا ئاماژەیان بەوە کرد کە پێویستە دەوڵەتی ئامریکا کە خۆی وەکو پشتیوانی ئازادی و دیموکراسی دەناسێنێت بەکردەوە هەوڵی ڕاگررتنی شەڕ بدات. هەروەها لە بەردەوامی کۆبوونەوەکەدا جەخ لەسەر ئەوە دەکەنەوە کە ڕژیمی تورکیا بە ئاشکرا پشتیوانی لە چەکدارە جیهادیەکان دەکات و پێویستە ئامریکا سەبارەت بە ئەو پێشێلکاریە بێدەنگڕانەوەستێت. گواستنەوەی 7,000 بەندکراوی داعش بۆ عێراق. بە وتەی فەرماندەیی گشتی ئامریکا بە مەبەستی دادگاییکردنی چەکدارانی داعش، پرۆسەی گواستنەوەی 7,000 چەکداری داعش و بنەماڵەکانیان بۆ عێراق دەستی پێکردووە. بەپێی راپۆرتی ناوەندی گەیاندنی سینتکام، تاکو ئێستا لانی کەم 150 چەکداری داعش کە لە کاتی هەڵوەشانەوەی ئەو گروپە جیهادیەدا دەست بەسەرکراون بۆ عێراق ڕاگوێژراون و لە ڕۆژانی داهاتوودا تا 7,000 دەست بەسەرکراو بۆ عێراق ڕائەگوێزرن. لە بەردەوامی راپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە کە بەهۆی کەمبوونەوەی گوشار بۆ سەر ئەو کەمپانەی کە داعشی تێدا ڕاگیراوە و هەروەها مەترسی زیندووبوونەوەی ئەو هێزە لە نێو گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکەدا ئەم پرۆسەیە دەستی پێکردووە و بەردەوام ئەبێت. لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 2 بەندکراو بە ناوەکانی موسا سەدری و کیارەش دیناری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی شیراز و مەلایر ئیعدام کراون. هەروەها 9 زیندانی دیکە بە ناوەکانی وەلی کەرەم سووری، ئاوات ئەمیری، سوڵتان موراد شەرەفینیا، سیاوەش عەرەبی، نەبیوڵڵا کەعبی، جەبار گەنجی، جەمشید خانزادە، سەعید جەوان و ئەفشین محەممەدی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی خۆڕەم ئاوا، مەهاباد، سەبزەوار، کاشمەر، بوشار، چابەهار، شەهرێ کورد و دامەغان لە سێدارە دراون. دوایین هەواڵمان سەبارەتە بە قەدەغەکرانی کەناڵی ئەلجەزیرە لە سوئیس. بەپێی دوایین هەواڵەکان، دەوڵەتی سوئیس بەهۆی پشتیوانی کەناڵی ئەلجەزیرە لە چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا ئەو کەناڵی لە وڵاتەکەی قەدەغە کرد. بەپێی دوایین راپۆرتەکان، کەناڵی ئەلجەزیرە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا و هاوکات لەگەڵ دەستپێکردنی هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بە بەرفراوانی هەواڵی هێرشەکانی ئەو گروپانە بڵاو کردووەتەوە و بە شێوازێکی ئاشکرا پشتیوانی لە ئەو هێرشانەی کردووە. دەوڵەتی سوئیس لە بەردەوامی شەپۆلی ناڕەزایەتیەکانی خەڵک و دەوڵەتانی جیهان دژ بە زیندووبوونەوەی گروپە جیهادیەکان لە سووریا و هەروەها دەستپێکردنەوەی هێرشەکانیان بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بە مەبەستی ئێدانەی ئەو هێرشانە و پاراستنی خەڵکەکەی بڵاوبوونەوەی ئەو کەناڵی لە وڵاتەکەی قەدەغە کردووە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.